ببوورە زووتر نامم بۆت نەنارد. دوای ئەو هەماوە زۆرێک کە بەیەکەوە بووین هەستم نەکرد خۆم دۆزیەوە، بەڵام دڵنیا نەبووم لەوە، بۆیە نەمتوانی زووتر ئەم نامێ بگێنم بە تۆ. هەموو دنیای من کورسێکی چەرەغدار و ژوورێکی تەنها و دڵێکی بەتاڵ بوو، بەڵام تۆ بە ئاگات هێنامەوە. تۆ پێت گوتم دنیا هێشتا بەردەوامە. قەت ئەوم لە یاد ناچێت تۆ چەندە میهرەبان بووی لەگەڵم. گیانەکەم، من پێم باش بوو تۆ دوور بیت و خۆشەویستت نزیک. من پێم باش بوو تۆ دوور بیت و وەفات نزیک. من دەبێ وەک چۆن لە دڵەوە خۆشەویستی هەروەش لە دڵەوە ڕاستگۆ بووم لەگەڵتدا. ژیانی من وەکو وێنەی شاشەی کۆمپیوتەرەکەی تۆ ڕەنگاوڕەنگ نییە. ژیانی من دانیشتنە لەسەر کورسی، پاڵکەوتنە بە دیار خەیاڵەکانی پاییزەوە. من دەمەوێت تۆ ئازاد بیت، خۆت نەکەیتە دیلی پیاوێک کە دیلی کورسەکەیەتی، کە دیلی ژوورەکەیەتی. تازە من تۆم هەیە، لە هەر شوێنێک بیت لەگەڵ هەر کەسێک بژیت، ئەوە تا لە ناو ڕەنگەکانمەوە، لە ناو فرچە و قەڵەمەکانمەوە بە چاوێکی پڕ حەسرەت و خۆشەویستی سێرت دەکەم. ناوم عمر عەبدوڵڵا عەزیزە، دانیشتووی شاری قەڵاتدزێم. هەلێر لەدایک بووم و خوێندنی ناوەندی و ناوەندیم لێرە تەواو کردووە. خولیا وێنەکەشانم واتە کاری هونەری دەگەڕێتەوە بۆ ساڵەکانی بۆ ژیانی سەرەتایی. ئەو کاتێکە لە سەرەتایی بووم لە مەکتەب لەسەر سەبوورە، ئەو کاتی تەبەشیر هەبوو. بە تەبەشیر تابلۆمان ینی وێنەمان دەکێشاوە لەسەر سەبوورە، واتە تەختە ڕەش. بەڵام ئەوەی کە زیاتر منی هاندا ئەوە بوو لە گەڕەکەمان، لە گەڕەکی کارەبا لە قەڵاتدزێ کەسێکە بوو بە ناوی سالاری سعید کودەری. دەتوانم بڵێم ڕاستەوە خۆ کاریگەری هەبوو بەسەر منەوە، چونکە ئەو لەوێ لەو گەڕەکەی دوکانی ئەوەی هەبوو، ینی دوکانی وێنەکێشانی هەبوو. وێنەی زۆر سەیر و سەمەرەی دەکێشاوە، ینی ئیشی زۆر بەتوانە. ئیدی ئەلەوەیە مەسەڵەن زیاتر حەزم چوو وێنەکێشان، بەڵام ئەوە نەبوو بڵین وەکو شتێک ینی لە لای ئەو ئیشم کرد بێ وەکو شاگردێک. نا، ئەو کاتی زۆر بچووک بووم، بەڵام دوور بە دوور سەیری تابلۆکانم دەکرد. ئیدی ئاوا سەیری دەستی ینی جوڵەی دەست و ینی سەیری تابلۆکانیشم دەکرد. ئەو بەڕاستی بێ من ئاکادیم نەم خوێندووە، من تاوەکو سێی ناوەندی خوێندومە. ئەو کاتی ژیانی ئێمە زۆر قورس بوو، ینی ساڵانی هەشتاکان کاتی شەڕی ئێران و عێراق لە گۆڕێ بوو. ئەو کاتی کەمتر دەمانتوانی کە درێژە بە خوێندنەکانمان دێن. و لە هەمووشی قورستر بۆ ئێمە ئەوە بوو کە ینی ئەوە تاقیکردنەوەکان لە قەڵاتدزێ نەبوو، ینی دەبوو چوو باینە بۆ سلێمانێ لە سەری ساڵ، ینی قورس بوو بۆ ئێمە. ئەو کاری من ینی پێکاتەوە لە دوو ئیش، ینی دوو ئیشی سەرەکی لە کاری شێوەکاریدا. یەکەمیان ئەوەیە کە قەڵەم ڕەساس ئەو بۆ خۆی جیهانێکی تایبەتیە، ینی
خۆی باشتر وە یەک کار بکەیت نەک چەند کارێ بۆی زیاتر خیبرەی لەو کارێدا ئەوبی ینی ئەزمونتر بی و ڕەنگی زەیتش بەکاردێنم بۆ دیمەنی سروشی تەنها بەڵام ئەوەی کە سەرنجی منی زیاتر ڕاکێشا ینی سروشتی ئەوەکەمانە ناوچەکەمان کە هەمووی پێکاتەوە لە شاخ و داخ و چیا و دۆڵ و ئەوانە و ڕووبار و ئەوانە ئیدی ئەوانە بڵین لە تابلۆیدا گرنگە ینی هەبێ شتێکی جوانە ئیدی هەر بۆش زیاتر بۆ ئەوە بوو کە ینی حەزم نەکرد کارە ینی کاتە فەراغەکانم بەشتی لاوەکی ئەوگە خەریکەم ئیدی ئەو بۆیە ئیدی دوای ئەوەی کە کاری قەڵەم ڕەساسم ئەوە بوو دەستم بەتاڵ بوو بکەومە سەر دیمەنی سروشتیوانە هەر بۆ خۆشم لە ئەسڵدا حەزم لێت ینی بێزگەر لەوەکە ئەویش ینی بەشی خۆی جمهوری هەیە ینی خەڵکی هەیە. دەتوانم بڵێم 100% دەتوانم بەژێوی ژانی خۆم پێدابی بکەم بگرێ ینی لە خۆشم زیاد بووە جگە لەوەی کە زۆریش ینی زۆر تابلۆش ینی کردومەتە دیاری بۆ خۆم ئەگەر ببینین لە ژوورەکەمدا چەندین پۆرتێتی ینی هاوڕێ و کەسایەتی تێدا ئەوانە ینی لە خۆشەویستی خۆم کێشاونەتەوە و ئێستا بەردەوام ینی پەیوەندیم پێوە دەکرێت لە شارەکانی کوردستان وە بگرێت لە دەرەوەی کوردستانیش وە تابلۆم چەند تابلۆیەکم گەیاندۆتە ئەوروپا و ئەوانە کە داوایان کرد بوو تاوان بە چوارچێوەشم گرتووە بۆم نردوونەوە بۆم پێچاونەتەوە ئاوا. ئەوەشیان سەر دەریای ڕەشە لە شاری ئەستەمبول ئێوارێک چوین هەندێک وێنە مانگت بۆ یادگاری وەچووبم بۆ هەر شوێنێک تەبان هەست وڵاتێک وێنەیەم گرتووە لەوێ بەس ینی زۆری لە وێنەکان فەوتاوەنی ینی بەردەستم نەکەوتونەوە چکە ینی سابت نەبووین لە شوێنێک جێگە ببین بتوانم بیان پارێزم ئەوە کۆمەڵێک هاوڕێن یادی بەخێر ئێستا هیچ خەبرم لێیانێ نازانم لەکوێ گومان ئەو کاتی کە من سەفەرم کرد بەرە ئەوروپا ینی کوردستان بەگشتی عێراق لە بارودۆخێکی زۆر قورسدا بوو یا ڕۆشنە دەرەوەکەم بریتی بلەوەی کە سەرەتا یەکەم هەنگاوم ئەوە بوو کە لە ساڵی 95 ئەوە بوو چوم بۆ ئێران تاوان لە ڕێگای قاچاقەوە لە شاری تەبرەز لەوێ گریسامەوە لەوێ ماوەی ساڵ و نیو 2 ساڵ ئیشم کرد تا وەکو پارەی تورکیا و ینی بڕێک پارەم وەکت پاشەکەوت کرد ئیدە ڕاستەوخۆ چوم بۆ تورکیا ئەستەمبول مامەوە ماوەی چەند مانگێک لەوێشەوە بڵێن ئیدی ئەوە بۆ ڕێکەوتین لەگەڵ هەندێک هاوڕێ کە بەرەو ئیتالیا بڕۆین سواری کەشتان کرد بوو بەرەو ئیتالیا ئیدی ماوەیەکی زۆر لەوێ ماینەوە ئیدی دوای ئەوەی یەکە بڕین دەستگیر کراینەوە ئەو شتانە ئیدی ئەو جارێک لەوێ لێیان پرسیین گوتان لەکوێ هاتین گوتمان لە یۆنانەوە هاتوین ئیدی گەڕاندیانەوە بۆ یۆنان ئیدی ماوەیەک لە یۆنان ماینەوە ئەو جارێ لەوێشەوە هاتین و بولغاریا لە بولغاریا هاتینەوە تورکیا لە تورکیا تاوان 1-2 جار سونوداشان کردمەوە جارێک سونوداشی ئێران جارێک سونوداشی کوردستان ینی بەگشتی هەمووی نزیکەی 3 ساڵ لە تورکیا و ینی ئەوانە مەسەلەن یۆنان و بولغاریا و ئیتاڵیا ئەوانە ئیدی لەو شوێنانە هەرچوم کە ینی ئەوە نەدەبووین سابت نەدەبووین نەمادەدوانی چکاتی ڕاستی ئەو کاتی وا بوو دەبوو ئیلا بگەشت بە ڕۆما ینی پایتەختی ئیتاڵیا دەنا شوێنەکانی کە پارێزرانەوە حتمما دەستگیر دەکرایەوە سونوداشان دەکردەوە ئیدی زۆربەی ژانم لە ئەستەمبولدا ئەوەم کردووە بەسەرم بردووە ئەویش هەر بڵین ئیشکردن و کار و کاسبی و ئەوانە ئیدی هەر لەوێش تووشی کەم ئەندامی بوو.
خەونی جا تەسەوەری ئەوم نەدەکرد کەوا ینی تووشی ڕووداوێکی ئاوا بووم و ئەبەو شێوەیە ئەوە شێوەیە کە ئێستا تێدام ئەوە بوو لە کاتی ئیشکردندا ئاسنێک بەسەر پشتمدا کەوت لە خوار قاڵدرمەکان بووم ینی پارچە ئاسنێکی گەورە بوو دەمانەویست لە قاڵدرمەکان بیهێنی نەخوارە ینی ئەوە نەدەبوو مەسەلەن بە چەند کەسێک ینی هەڵت کرد بە هەڵ نەدەژێ زۆ قورس بوو دەبوو ئیلا ئەپاڵ پێوەنان ئیدی ئەمنیش لەو کاتێدا تاوان لە خوار قاڵدرمەکان بوو بەڵام شتێکەیە لێردا ینی خوای گەورە ینی ئەگەر قەزەیەکی نار بەسەردا لەو کاتدا ئینسان عەقڵ و هۆشی نامێنێت ینی ئەو کاتی کە ئەوم بەسەرا ینی بیرم لەوەی دەکرد باشە من بۆ چوومەوێ ینی بۆ لەو شوێنەی بووم بۆ هەموو هاوڕێکانم لەسەرەوە بوون بۆ من لە خوارە بوون ئیدی دیارە قسمەتی خوای گەورە بووە ئیدی ئەو بۆ ئاسنەکە بەسەر پشتمدا کەوت یەکەم شوێن کە زیانی بەرکەوت ئەوە بوو حەبلی شەوکی بوو واتە دڕکە پەتک ئەوێ زۆر ینی زیانی پێگەیشت حەبلەکە پساوە ینی حەبلی شەوکی ئەو دڕکە پەتکەکە تقریبا لە ناوکم بۆ دویدەوە ئیدی ئەو کاتی کە کەوتمە ژێر ئاسنەکە ئیدی هاوڕێکانم جۆم لێژی و هەر جۆم لە قسام بوو ینی چاوەمیسی نەدەدی جێم لەیەکێکی بوو هاوڕێک بوو تورک بوو گوتی چەک ینی ڕایکێشە بەس ئەوەندەم ینی برجۆکەوت دەمزانی ینی کەوتومەتە ژێر شوێنێک بەس نەمدەزانیم مەسەلەکە چییە ئیدی ئەوە کاتێک کە ڕایان کێشام ئیدی ئەو کاتی لە هۆش خۆم چوومەوەوانە کاتێک کە سواری سارایان کردم هۆش خۆم هاتمەوە ئیدی بە ئازارێکی زۆرەوە هەر ئەو ئێستا چۆنم ئەو کاتیش هەمان حاڵەتم هەبوو ینی تقریبا لە پشتێنم بەرەو خوار ئیشی نەدەکرد ینی سەر بوو ئەمن هەر بۆم دەزانی ینی شتێکی سادەیە شتێکی ئەوەیە نەمدەزانی دڕکە پەتک فرمانی چییە و ئیشی چییە و ینی برینداریەکە چۆنە ئیدی ئەوە بوو لەوێ دیگەیانمانە خستەخانە لەوێ خستەخانەیەکی گەورە هەیە لە ئەسڵ و پێی دەڵێن چەپە خەستاناسی خستەخانەیەکی زۆر گەورەیە لەوێ نزیکەی 17 ڕۆژ لەوێ مامەوە 17 ڕۆژ بە تەنیا هیچ کەسێکم لەگەڵ نەبوو ئەو دوای فەحسەکان پێ گوتم گوتی ئەوەی تۆ هیچ چارەسەری نییە خۆت ڕابێنێ لەسەر ئاڕەبانەیەک ئەوەندە قسەی پێ گوتم تەواو ئەو وێنەیە خستەخانە ئێمەرجنسیە ئەو کاتێکە لە دەرەوەی کوردستان گەڕابوومەوە لە خستەخانە فێری ڕاهێنانیان دەکردمەوە ینی شێوازی دانیشتن و ئەو زەر وەرزش و ئەو شتانە برین هەتا برین فەرقی هەیە دەگۆڕێ ینی هەست دەکەم ئەوەی کە بەسەر من هات ینی شتێکی دەگمەن بۆ ڕاستی من بەتەمای چ بووم بەتەمای ئەوە بووم کە بچمە ئەوروپای لەوێەوە بە پاساپۆرت بێمەوە لەگەڵ خانەوادە و عائیلەی خۆم کەسی لەوێەوە لە بەتانیەک ڕامنیان هێنایەوە بەتانی ئەو بەتانی تەحالوفانەی خۆوات ئیدی دوای ئەوەی کە تووشی کەم ئەندامی بووم و کەوتمەوە سەر پێ و توانیم پرۆژەی خۆم هەبێ ئیشی خۆم هەبێ ئیدی ئەو کاتی پەیوەندێک دروست بوو دەتوانم بڵێم ئەو کاتی بڵێن لە سەرەتای پەیدا بوونی فەیسبوک و تۆڕە کۆمەڵاتەکان ئەنتەرنێت با بڵێن بەگشتی ئەو کاتی پەیوەندێک دروست بوو لە نێوان من و کچێکدا کچێکە بڵێن مامەستا بوو مامەسای ئامادەی ماوەیەکی زۆر بەیەکەوە بووین ئەو پەیوەندێکی خۆشەویستی گەرم و گۆڕ ماوەی چەند ساڵێک بەڵام لە کۆتاییدا دیار بۆ ئەرقەلەی تێکەوە دیژەوە بوون کە ماڵی خوان ینی ماڵی باوکی کێشان بۆ دروست کرد خوشکەکەی ڕازی نەبوو و ینی کاتەکەشی نزیک بوو بۆ مەسەلەی زەواج و ئەوانە ینی هەمووی تقریبا هەفتەیەکی مابوو هەفتەیەکمان دیاری کرد بوو کە بنێرمە داوایەوە ئەو شتانە ینی زێڕم حازر کرد بوو ینی کەس و کارم ئاگادار کرد بوو بەڵامی لە کۆتاییدا نامەیەکی بۆ ناردم
لە نامەکەیدا پێی گوتی ناتوانم لەگەڵت بژین. بەڵام شتێکی زۆر سێ وەردەگوت دەدوی ینی خی گەورە لە بەرخاتی منی دروست کردەوە. ینی کچێکی زۆر نازدار بوو نازدار ینی نازی خەڵکیشی دەکەشا بچکە لە خۆی. ینی کچێکی زۆر زۆر باش بوو. ینی خۆشە لە دنیادا کەسێکە بێت لێت تێبگات ئەو کەسە بوو. بەرنامەمدا ئیشاڵا وێنێ بکەشمەوە بە خەیاڵی خۆم چکە ئەوەی کە ئەتۆ خۆشت دەوێت هەمیشە لە هەزرتدا ینی یەشێک کە لە دەرگا دەدات دەڵێ ئەرە دەبێ فڵان کەس نەبێ یا سارێک بە تەنیشیدا ڕەت دەبێ دەڵێ هەو نەبێ لە سارەکەدا بێ یا جۆ لە دەنگێک دەبێت لە دوورەوە دەڵێ لەوانێ دەنگی ئەو بێ بەڵێ چەندی جار هەبووە خۆنم پێوە دیتوە لە دڵم دەرناچە قەت. من هەر لەمێژە گوتومە ئەگەر کاری هونەری نەبا لەمێژ دەبوو ژیانم لەدەست دەدا بە تایبەتی کاری شێوەکارەکەی و ئەو کاتانی کە دەستیشم بەتاڵ دەبێ ئیدی ماوەیەکی زۆرە حەزم دەکەم حەزبی نەی هەرچەندە ئامێرێکی زۆر قورسیشە بۆ من چکاتی لە نزیکەوە هیچ مامۆستایەکەم نییە تاکە کەسێک نەهاتۆتە ئەو ماڵەی کە لە نزیکەوە ببینم چۆن نەی لێ دەدا جۆم لێ بوو بێت ئەوەی کە دیت بێتم هەر لە ڕێگای ڤیدۆ یا لە ڕێگای تۆڕە کۆمەڵاتەکان و ئەوەوە ینی زۆر قورس فێری بووم. ئێستاش هەندێک ینی کەم و کورتیم هەرماوە. ئامێرینەی دەتوانم بڵێم سوڵتانی ئامێرەکانە سوڵتانی ئامێرە مۆسیقیەکانە سوڵتانی عنیسی ینی بە شتێک دەگوتر سوڵتان کە سەر تا سەری وجود ینی داگیر بکات. من لەو بڕوایدام هیچ کەسێک نییە لەو دنیایدا کە حەزی لە نەی نەبێت ینی غەیری کوردیش. من زۆر جار هەیە لە ڤیدیۆ چات و ئەوانە ئیجاری وایە کامێرای دەکەمەوە هەندێکیان هەیە بڵێن خەڵکی سۆماڵ و هەندێکان هەیە بڵێن خەڵکی نەرویج و ئەوانە ینی گوێی بۆ شل دەکەن زۆریان حەز لێیە هەرچەندە ئەو ئاوازە لەگەڵ ئاوازەکەی ئەوان فەرقی هەیە بەس لەبەر ئەوەی نەی ناڵەی تێدا ناڵە هەروەک چۆن بڵێن مامەسا هێ من دەڵێ
بۆیە ناڵم تێکەڵی نەی کردووە شیوەنێکم پێە نەی کردووە نەی پڕێتی لە ناڵە ناڵەیەکی جوان ڕوابێ ئەگەر تەمەنت بگاتە 80 ساڵ دایەک بتبینێ هەر وەرزانێ و کاتی منداڵە گچەکەی کە حەفاظەت پێوەیە هەمان شتە هەر لە لای ئەو منداڵە گچکەکەی جارانی کە لە باوەشیدا بوو هەموو جارێکە کە دەچم بۆ لای ئەو شیوەنێ هەر دەکات جا زۆر جار پێی دەڵمدا بۆ دی ئەوانی دیکە دێن ئاوانی بۆ لەگەڵ من وای دەڵێ من بەس خەمی تۆمە پێ دەڵم عیبم چییە تەنها ئەوەندەیە بە تەنیا دەژیم و هیچکە دەبن خۆدەوە مەکەدا چارێکی واقعی نایەوە بۆ خوایە ئەو کاتێکە براکانم دێنین کەنا هەموو دەبێت پێ دەکەنی قاقات پێکەنین لەدەستی ئەگەر هەمیش دەباوە دەکەن یاکە بخۆدەوە مەکەدا باشە داڕۆژێدا باشە ئیش نایە ئیش نایە بخوای دارەدا دۆ دەڕۆژێدا باشە بخوای دارە Söyleyeyim şunu. Zaten konuyu kesin ama. Ne bir ağlıyor. Ölürken. جگە لەوەی کە کاتە فەراغەکانی خۆم پڕکردێتەوە و ئێستا کۆمەڵی قوتابیشم هەیە ڕۆژانە دێن بۆ ماڵەوە وەکو فێرخوازێک ئەو بوون ینی لەگەڵیان خەریکم بەرنامەی تایبەتیم بۆ داناون و هەندێکیان بڵێن مامەستاشن بڵێ مامەستا و ئەوەن ینی کەسی ئەکادیمین بەس دیارە پێویستیان بە ینی هەندێک کەم و کورتیان هەیە لە کاری هونەرەکاندا ئیدی بەردەوام ئەگەڵیانم بێزگە لەوەی کە لە شارەکانیشەوە بەردەوام پەیوەندیم پێوە دەکرێت ینی تەلەبەم هەن ئەوانی کە دوورە دەستن لە ڕێگای ئۆنلاینەوە یا لە ڕێگای ڤیددیۆوە ئەوە ڤیددیۆیان بۆ دەکەم و بۆیان دەنێرم یا پرسیار وشتیان دەبێ وەڵامی هەموو پرسیارێکشان دەدەمەوە ئەوە نییە بڵێم تااقەتم نییە وەڵامی ئەو تەلەفۆنی نادەمە ئەو شتانە نییە لەلایەن ئەوە ڕاستی بێ زۆر حەزم لە شەعرە بە تایبەتی چوارینە ئەو چوارینانش کە ینی کە لەم خۆشەویست بوون مامۆستا بەکرد پشدەری وای کرد کە حەزم لە چوارینە بێت چوارینەکانی ئەو زۆرم حەز لێ زۆریشم لەبەرن وە دوو شعریشی بەسەر مندا نووسیەوە ئەو کاتی کە لە ژیاندا مابوو یادی بەخێر دوو شعری بەسەر مندا نووسی یەکێک لە شعرەکانی ئەوە بوو تەمەن دەیزانی پەیوەندیم لەگەڵ ئەو کچێ هەیە یەکێک لە شعرەکان ئەوە بوو ڕۆژێک هەر ئەڵێن بە وێنە کێشەیە وێنەی نیگاری ڕۆزێک بکێشەیە کە تەواوی کرد ئیتر مەست ئەبم بۆ چ بە شەراب سەرم بهێشە ئەمە یەک ئەوەکی تریش لەسەر پەڕەیەک باوێنت بکێشم وێنەی نیگاری باڵات بکێشم لەژێر سێبەری ئەم وێنەیەدا نەمتوانی بژیم ئاخەڵ نەکێشم تاوان ئەو ئاگای لە هەموو وردەکارەکانی من بوو ینی ژانی ڕۆژانم و ئەوانە زوو دەهات بۆلام هەتا هاتبا بۆ قەڵازە دەهات بۆلام یانی بەخێر ینی بیری ئەو شوێنانە دەکەم کە پێشتر کە بە ساغی بۆی چووم ئەو کاتی کە ساغ بووم بەتەنیا خۆش نییە خۆشە لەگەڵ هاوڕێکانت لەگەڵ ئەو کەسێک کە خۆشت دەوێت لەگەڵوان گەشت و پیاسەوە ئەوە بکەیت بەڵام دەبینی زۆر برادەریشن ینی نەمان یا ئەوەتانە چوونەتە دەرەوەی کوردستان یا لە ژیاندا نەماون یا دوورە دەستن بڵێن هەموو شتێک گۆڕاوە
يعني شار گۆڕاوە خەڵک گۆڕاوە ئەو خەڵکی جاران نەماوە زۆر بەداخەوە و نزیکترین هاوڕێی خۆم هەیە دەبینیان دەجار هەیە گاڵتەت پێ دەکا کە وێنەی دەکەشمەوە یا مەسەلەن تەمرین نەی دەکەم زۆر جاران بنێ یەکەم دەڵێن مەسەلەن زۆڕنا یا بە تابلۆکان دەڵێن ئەرەوە چێوە سەری خۆتی پێوە دێشێنێ ئیدی بۆیە حەزم زۆر لە قەرەباڵغی ئەوانە نییە خۆی شتێکی هەڵەیە ئەگەر ئینسان بڵێ بێتاقەتم یا بێکارم دەبینی دەیان فاکتەر هەیە کە بتەوێت خۆتی پێوە مەشغوڵکەی هەر لە کاری هونەریەوە بگرە هەتا دەگاتە ئیشی ڕۆژانە با بڵێن